لە کەمپی ئەهۆل هەڵکەوتوو لە پارێزگای حەسەکە کە ئەو کەسانی لێیە کە پێشتر تێکەڵ بە دەوڵەتی ئیسلامی داعش بوونە لە نێواندا شەمیمەیە کچێکی خوار 18 ساڵە و خەڵکی بریتانیایە و کە وڵاتەکەی بەجێهێشت بۆ ئەوەی تێکەڵ بە دەوڵەتی ئیسلامی بێت ئێستا ئەو داوای یارمەتی لە بریتانیا دەکات. داوا لە سیاسەتوانانی بەڕیتانیا دەکەم کە جارێکی دیکە بە چاوێکی لێخۆشبوونی زیاتر هەڵسەنگاندنی دۆخەکەی من بکەن. لە دەمێکدا ئەو لەگەڵ ئاژانسی سکای نیوز لە نێو کەمپەکەدا قسەی کرد تیکا و لە دۆخێکی باشدانیە و هێشتا شتومەکانیان پێ نەداوتەوە. بە سەختی لە هەوڵدام شتەکانم ئێستا وەربگرمەوە هیچ کارتی پێناسم نییە چونکە لەیان ون کردوم دەبێت بۆ ئەولاولا بچم و ئاگاداری کوڕەکەم بم ئەگەر نەخۆشیش ئەو یەکێک لە نێو سەدان ژن و منداڵ لە شوێنێکی تایبەتی ئەو کەمپەدا ڕاگیراون ئەوانەی ئەندامان و هاوکارانی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی بوونە. زۆیەکەم حوتووە وڵاتی بوونی بریتانیان لە شەمیمە ئەستاندۆتەوە. هەروەها دانیشتوویەکی دیکەی کەمپەکە کە خەڵکی ترینیداد هی ئەمریکای لاتینە دەیەوێت بزانێ وڵاتەکەی چۆن سەیری ئەوان دەکەن. لانی کەم زیاتر لە 90 منداڵی ترینیدادی لە سووریان. ڕوانگەی ترینیداد چییە؟ بۆچی بۆ 90 منداڵ ئەوان هیچ ناڵێن؟ ئەوان داخۆل لە خەمی خەڵکی خۆیاندان و بۆیان گرنگن؟ هەندێک لەو منداڵانەکە لە کەمپەکە داماونێتەوە بە باشی سەرپەرشتیان لێ ناکرێت. سێ منداڵی خەڵکی ئەفریقای باشوور لەگەڵ دایکیان لێرن. دایکیان مێشکی تەواو نییە. دەمانەوێت بیبین بۆ لای دکتۆر بەڵام هیچ دکتۆرێک نییە ئەوان ناتوانن هیچ بکەن. لە نێو ئەو کەسانی لایەنگر و ئەندامی داعشن خەڵکی فەڕەنسەشیان لەگەڵە. تەنیا دەمەوێت بزانم داخوا فەڕەنسا دەیەوێت لە کەمپەکەمان دەربخات. بەڵام پرسیارەوەیە داخۆ خەڵکی فەڕەنسا خۆشحاڵ دەبن کە کەسانی وەک ئەو ژنە بگەڕێنەوە وڵاتەکە؟ نا پێم وانە.